خۆشەویستان لەم تۆری بانیز باش کوردستاندا ئاماژە بە کونیلەکانی پێش دەکەین چۆنێتی پاکردنەوەیان هۆکارەکانی گیریانیان هۆکاری گەورەبوونی کونیلەکانی پێست و چەندین بابەتی دیکە گفتوگوی ئەم بابەتە لەگەڵ دکتۆرە ئاڵا فەریدون فەقتان پسپۆری نەخۆشەکانی پێست و جوانکاری دەکەم کە لەگەڵ ئێمەدا میوانە دکتۆر سلااوت لێبێ و بانیت باش زۆر سپاس بۆی لە بانیت باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداری دەمەوێت بزانم کە کونیلەکانی پێست بۆچی ئەگیرێن. بەڵێ طبعاً هەرێک لە ئێمە کێشەی کونیلەی پێستمان هەیە بەڵام هەرێکە بە جۆرێک بە پێی جۆری پێستەکان جیاواز کراوە و دیاری کراوە. بۆچی ئەگیرێن گیرانی ئەکەوێتە سەرەوەی کە چۆنێتی پاراستنی بە تەندروست بیپارێزین و پاکردنەوەی کونیلەکان زۆر گرنگە بە هەر جۆرە و بە هەر کێشە و جۆرێک پاکرێتەوانێ و لە هەمووی گرنگتر ڕۆتینی ڕۆژانەیە کە پێویستەکە بەکار بێ بۆ ئەوەی نەهێڵین بگیرێ و نەهێڵین گەورە بێت و دیار بێ کونیلەکانمان. زۆر باشە دکتۆرە ئەمێ بزانم چۆن پاکردنەوەی کونیلەکانی پێست ئەنجام ئەدرێت. بەڵێ بە نسبەت پاکردنەوەی پێست هەموو کەسێک بۆی گونجاو پاکی کاتەوانێ لەگەڵ ئەوەشا کونیلەی پێست هەرێک وەکو باسم کرد بە جۆرێک کێشەی بۆ دروستەکە و هەر هەمووشمان احتیاجێت توانین پاکی کەینەوانێ بەپێی جۆرەکانی پاکردنەوەکەی کەوێتە سەرەوەی کە چۆنێتی پاکردنەوەی لە بەجیهاز بە ئامێر کە ئەمەش ئەبێ 20 دقە پێشەوە بخێنە ژێر هەڵم تاوەکو دەموچاوکە خاو بێتەوە بکرێتەوانێ و دواتر بە ئامێر پاکردنەوەی بۆکەین و کە ئەمە سیرەمی تایبەتی لەگەڵایە ئەو سیرەمانەوە ئەکا هەم کونیلەکان پاکاتەوانێ و هەم ئەو دەرمان و سیرەمانێن ئەچێتە ژێرەوانێ تاوەکو کۆنتترۆلی هەم کونیلەکان بکە هەم ڕژێنە چەورەکان بکە و هەم کۆنتترۆلی چەوری دەرهێنان بڵێن لەگەڵیشی بچووکردنەوە و کۆلاجین دەرهێنانەکەی دروستبوونەکەی ئەکا کە ئەمەش وە ئەکا هەم ساف ئەینوێنێ و هەم چارەسەری ئەکا بۆ ئەوەی کونیلەکانمان تەندروست و بە شێوەیەکی ئاسایی هەناسە بە. و لەگەڵ ئەمانەشە هەر جۆرە و بە شێوەیەک هەیە زیبکەی هەیە ئاساییە هەیە وشکە لەگەڵ ئەمانەیە سیرەمەکان ئەگۆڕێ و پاکردنەوەکانیشی جیاوازە بن و دوای ئەوەش پێویستەکە ماسکی تایبەتی بۆ بکرێ هەتاو پێستەکە هێور بێتەوانێ ئەو ئاسەوار و ئەو کونیلە گەورانەوە بڵێن بارزانەی تیا کەمە بێتەوانێ بەمە ئەتوانین بیپارێزین ئەگەر کێشەی نەبێ ئەگەر کێشەی هەبێ ئەو تەداخلاتی ترەکرێت تاوەکو کونیلەکانمان پاکەینەوانێ. زۆر باشە دکتۆرە ئەمەوێ باسی ئەوە بکەین کە هەندێک جار کەسانێک لە ئارایشتگاکان لە هەندێک سنتەری ناپزیشکیدا پەنادەبنە بەر پاکردنەوەی پێستیان توتت بەپی جۆری پێستەکە بەپی هەبوونی زیبکە و نەبوونی زیبکە شێوازی پاکردنەوە و ئەو ماوەدانی کە بووی بەکارهێنرێ گۆڕانکاری بەسەردادێ دەمێ باسی ئەم خاڵەمان بۆ بکەین لەکوێ پێستمان پاک بکەینەوە دکتۆرە لە ماڵەوە بیکەین. باشترین شوێن کە پاکرێتەوانێت طبعاً کلینیکەکانە لەبەرەوەی کە سیرەمەکان تایبەتن و ئەو سیرەمانە لەبەر دەستانین لە ماڵەوانێ و هەر هەمووی گلایکۆلیتیا ئەسیدیتیا ئەمانە بەڕاستی ئەبێ بەلەژێر چاودێریە بەکاربێ ڕاستە هەندێک جار زیان ناگەێنێ بەڵام ئەگەر ئەو کەسە بە شێوەیەکی ناشارەزا بەکاری بێنێ بەتەئکید ئەبێتە هۆی دروستبوونی کێشەیەک یا خەلەلێک لەو شێوانی کە وەکو پەڵا وەکو بریناری وەکو جار دووبار خوانەخواستە ئەبێتە سوتاوی لەبەرەوە ئەمانە لە ناو ئامێرا بەکاریە ینی ئەوە نییە بڵین ئەمە خۆمان بەدەست بەکاری هێنین لە ئامێری تایبەتایە و ئەو ئامێرانە هەرێکە و هەر سیرەمە بەجیا دەمی تایبەتی هەیە بۆی بەکاریە ئەمانش وە ئەکا هەم بۆ پاکردنەوەکەی کە پاکێکاتەوانێ سیرەمەکە بە جۆری ئەچێتە ناو کونیلەکانەوە بڕوان ناکەم بە هیچ کەسێک لە ماڵەوە بتوانێت ئەو ئیشە بکە و ناشکرێت چێکم ئامێرەکان لە ماڵ بەردەست نین ئەکرێ ئەمانە لەگەڵ پاکردنەوەیە چەند تۆنەرێک لە ماڵەوە بەکار بێنی بۆ ئەوەی کە بیپارێزی بەڵام ناکرێت پێی پاکردن لە ماڵەوانێ. دکتۆرە پێما بێستە چارەخوازێ لە لای جەنابتانە گەر شێوازی پاکردنەوەی پێستمانیشان بدەی سپاس دەکەین. سەرچاو
بەنسبەت ئەم کاکەوە هاتۆ بۆ کونیلەی پێستەکانی کە پێشتر بۆمان پاک کردێتوانێ بەس ئێستا ئەوەی کە ماوێتوانێ کونیلەکانێتی چارەسەرکردنی کونیلە بەعام ئەگەر باسی بکەین بێجگە لە پاراستن و بێجگە لە پاکردنەوەی پێویستەکە بەپی جۆرەکانی بۆی دیاری بکەین بەچی بۆی چارەسەرکەین ئایا چ بە لەیزەر بێ چ بە دەرمان بێ یاخود بە کرێمات بێ. بەنسبەت کاکەوانێت تۆزێ کونیلەی هەیە لەسەر ڕوومەتەکانی لێوی ناوچەوانی و لەگەڵ چەناگەشی هەیەی. عامەتەن کونیلە لە هەموو لەشا هەیە بەڵام لە زیاترینی کە کێشەمان بۆ دروستەکە لەسەر دەموچاوە لە بەتایبەتی ناوڕاستی دەموچاوە لەو شوێنانەی کە باسمان کرد هەر کونیلەیەک کە تایبەتە بە هەر مویەک پێویستە پاکرێتەوانی ئەمە بە ئامێرەکرێ و لەگەڵ ئەمانەشە ئەم چاوری ڕژێنەی کە لەژێر پێستە ئەبێتە هۆی ڕژێنە چاوریەکان لە ڕێگەی ئەم کونینانەوە یەتە دەروانێ بۆیە پێویستەکە هەنێ جار هەیە گەورە بێ هەنێ جار هەیە پێوەی دیارە ئەو کەسە ئەوانش زیاترینیان کە پێستیان چەورە لە پێستی وشکا کەمترە بەس لە پێستی چەورا زیاترە و بۆ ماوەی شەماشەوە دەوری هەیە هۆکاری زۆرە لە هۆکارەکان باسی بکەین لە بەنسبەت تەمەنەوانێ بە هەمان شێوە بەنسبەت ئەو کەسانەی کە تەمەنیان لە هەرزەکارە زیاترە بێت لە بەرەوەی گەشەی هۆرمۆنیان زیاترە کونیلەکان گەورەترە بێت لە بەرەوەی چاوری ڕژێنەکانمان زیاکە و بە هەمان شێوە لە دوای تەمەنی 45 دەسەکاتەوانێ بە گەورەبوون چکێکم کۆلاجین و ئیلاستین کەمە بێتەوە کە پابندن کونیلەکان لەسەری و ئەیپارێزێ کۆلاجینەکە بەڵام کە ئەوە تێکشکا کونیلەکانمان دیارە بێ و گەورەترە بێ. بەنسبەتم کاکەوە کە ئەم کونیلانەی هەیە پێشتر پاکردنەوەمان بۆ کردووە لە بەرەوەی کونیلەکانی پاکراوەتەوانێ ئێستا بۆ چارەسەرکردنەکەیەتی کە ئێمە ئەمڕۆ لەیزەری RF بۆکەین لەیزەری RF-ەکە ئەمە کۆی بینن تۆزێ بریسکەی هەیە بریقیارە ئەمە ئەمەی بەنجەکەمان بۆ داناوە 20 دقە بۆ نیم ساعت دواتر پاکیەکەینەوانێ لە دوای پاکردنەوەکەی دەستەکەین بە لەیزەری RF-ەکە RF-ەکە طبعا لە هەر لەیزەرە و بە شێوەیەک بۆی بەکاریە لەیزەری CO2 لە ئێستا بەکارنیە لە بەرەوەی هاوینە بەڵام RF-ەکە ئەمینترە و لەگەڵ ئەمانەشە دەمێکی تایبەتی هەیە کە 25 دەرزی پێوەیە ئەم دەماچێت تژێر پێستەوانێ بە هەر شوێنە و دەرەجەیەکی هەیە ئەم دەرەجانەوە ئەکا کە هەر شوێنە و کۆلاجینی خۆی دروستکە ئەویش بە یەکسەرینا بە مروری زەمن دروستە بێت و ئەم دەرزیانەکە چێتە ژێرەوە هەموو تاقیمێک وایە ئەو بەکتریا میکرۆبانە ناهێڵێ عادەتەن بەنسبەت RF-ەکەوانێ پێویستی بە 4 جلسەیە هەنێک کەس هەیە لە سێهەما کافیە هەنێک کەس هەیە لە چوارەمیشی زیاتر پێویستەوە ناتوانانی قەراری لێبن بەس وەکو معدەلێک 4 جلسەیە. زۆر باشە ئەگەر پاکردنەوەکەمان نیشان بدەیت دکتۆرە؟ پاکردنەوەکەمان بۆ کردووە ببوورە بەس لەگەڵ پاکردنەوەکە بڵێن وتمان لەیزەرەکەی بۆکەین چونکێکم دەموچای کە پاکراوانی حازرەکرێ بۆ ئەوەی کونیلەکانی پاک بێ بە پاکی ئەم دەرمانانە وەرگێت جگە لەوەی کە ئێمە لەیزەرەکەی بۆکەین دەرزی بۆ تایبەتی بۆ دائنین کە میزۆتەراپیە بۆ ئەوەی کە دەرمانەکان لەگەڵ لەیزەرەکانە بچێتە ژێر پێستەکەوانێ ئیشەکەی ئەبێ بە دوو ئەوانەی ئیشەکە هەم بۆ کۆلاجین دروستکردن هەم بۆ وردە چرچێکان بۆ کۆنتترۆلی زیبکەکانی بۆ ئاسەوار و چاڵەکان و دووڕەنیەکەش بە هەمان شێو چارەسەرەکە ئەگەرێکێک دووڕەنگی هەبێ و پێستیشی تورت و تون نکاتەوە لەگەڵ ئەمانەشە جگە لەمەش تازەگەری پێستەکەی زۆر بۆ دروستەکە کە ئەمەش خۆشبەختانێکێکە لەو شتانی کە زۆر زۆر نەتیجەی جوانیە بێ ئەمە لە هاوین و زستانە بۆ هەموو تەمەنێک و بۆ هەموو کەسێک ئەگونجێ چ ئافرەت بێ چ پیاوان بێ هیچ کێشەیەکی نییە. ئەمە دەرزیەکەی بۆم حازر کردووە کە بۆ کونیلەکانە بۆ وردپەڵەکانە و بە هەمان شێوە بۆ پێستی چەور بوو پێشتر بۆ وردە چرچەکان و ببوورە بۆ کۆنتترۆلی زیبکەکانیەتی کۆنتترۆلی چاوری دەریانەکانەتی وەکو ئاماژەم پێەیە دەمەکەی تایبەتە 25 دەرزی پێوەیە ئەم 25 دەرزیە طبعاً کە بەستەنها بۆ نەخۆشەکە خۆی بەکاریە و بە هەر شوێنە و بە جۆرێکە چێتە ناو پێستەکەوانێ بە دەرەجەیەکە چێتە پێستە بۆیە عەزێتی پێستەکە ناو نەیسووتێنێ. وردەکان ئەم بۆ هێنەکەی بەم جۆرە بڵێن دەرمانەکەی بۆ بڵاوەکەینەوانە هەتاوەکو بڵێن لەبەرەوەی پاکمان کرۆتە کونیلەکانی هەمووی وەرێگرێ و دواتر بە لەیزەرەکە ئەچینە ناو
پێستەکەوانێ لە هەر لایەک دووسێ جار ئەچینە ژوورەوانێ هەتاوەکو هەم دەرمانەکە ئەگاتە ژێر پێستەکە و هەم لەیزەرەکەش ئەگاتە ناو پێستەکەەوە بۆ تومبوونەوەی کونیلەکانی. دکتۆرە ئەمەوێ بزانم پەیوەندی چیە لە نێوان کونیلەکانی پێست و دروستبوونی زیبکە و پەڵە لەگەڵیدا؟ هیچ پەیوەندیەکێ لە نێوان پەڵە و کونیلەی پێست، زیبکە و کونیلەکانی پێست؟ بەڵێ. طبعاً ئەو کەسانی کونیلیان گەورەیە کونیلیان دیارن زۆریان لە 85یان پێستیان چەورە. چەوری پێستەکەش ئەگەڕێتەوە بۆ یان ئەوە تا بۆ ماوەیی بێ یان ئەوە تا هۆرمۆنات بێ و چەندین هۆکاری تر. طبعاً هۆکاری زیبکە دروستبوون چەوریە. ئەو چەوریش کە دروستە بێ ئەو بڵێن ئەو بۆ ماوەیە کە هەیەی لەگەڵ چەوریە ڕژێنەکانە ئەمە ئەمێنێتەوانی دروستبوونی زیبکەش ئەگەر ئەو کەسە بە شێوەیەکی تەندروست پاکی نکاتەوە ڕۆژانە بە شێوەیەکی تەندروست مامەڵێ لەگەڵ پێستەکەی نەکە ئەبێتە هۆی دروستبوونی ئەم زیبکانە. زیبکەکانی شەگەر بمێنێتەوانی دیسانەوە ئەبێتە هۆی چاڵ و ئەبێتە هۆی ئاسەوارەکان و کونیلەکانیش گەورا بێ. گەورەبوونی کونیلەکان یعنی هەڵگرتنی بەکتریا و میکرۆبەکان لەگەڵی ئەگەر پانەکرێتەوە ئەویش ئەمێنێتەوانێ و حەسرە بێ یعنی بڵێن ئەمێنێتەوانێت لەبەرەوە پاکردنەوەکەی زەڕورە لەگەڵ ئەو کاتانی کە ئەمێنێتەوانێت ئەگەر بش بە زیبکە پێویستەکە بڵێن چارەسەر وەرگرێت چ بە کرێمات بێت چ بە حەبێ کرێماتەکانیش ئەبێ بە شێوەی تەندروست بەکار بێ بێ پزیشکی پسپۆرت بۆی دیاری بکات چێکم ئەمە مادەیەکە پێڵان ڕتین ئەی کە ئەمەشیان بەپی جۆری کونیلەکان بەپی دەرمانەکان بەپی زیبکەکان دەرمانەکان ڕێژەکەی ئەگۆڕێ و شێوازی بەکارهێنانەکەشی هەمان شێوە ئەگۆڕێ چ لە ئێواران ئەبێ بەکار بێ شەوان و مودەکەشی چەند بێ ئەو کاتە بەپی جۆری کونیلەکان پزیشکەکە بۆی دیاریەکە. وا باشترە ئەگەر هاتوو بڵێن زیبکەکانی زۆر قوڵ بێ یا بەقوت بێیانەوە تا زۆر زیایی کردبێ پێویستەکە حەبیش بەکاربێنێ ئەو کاتە حەبەکەشی بۆ دائەنرێت لەگەڵ حەبەکە هەم زیبکەکەش چارەسەرە بێ و هەم زۆربەی کاتیش کونیلەکانیش بۆ حەبانە چارەسەرە بن بەڵام ئەبێ بە هەمان شێوە لەژێر چاودێری پسپۆڕا بێت. لەگەڵ ئەمانەشە بێجگەلەوەی کە کونیلانە کە گەورا بن و بڵێن زیبکەکەشی کردبێ یان کونیلەکان بێ ئەم کونیلانە لەگەڵ پەڵەیە عادەتەن هەتاوەکو کێشەکە هەبێ پەڵەکانیش دروستە بێ. طبعاً کێشەی پێستی چاوێکێکە لەوانەی کە طبعاً پێستی چاو زۆر باشە استیفادەی هەیە کە درەنتر پێستمان بڵێن پیرە بێ بەڵام لەبەرەوەی کە شێیارە بەڵام بە هەمان شێوە کێشەمان زۆر زیاترە بێ ئەو کەسانی کە پێستیان چەورە لەبەرەوەی کە پەڵەشی بەدوایەت چکەکەم باش بنەی پاراستوە پەڵەکەش لەگەڵی یەت لەبەر پێستی هەستیارترە بێ. دکتۆرە داخستن یاخود گیرانی کونیلەکانی پێست چی لە پێست دەکات؟ زیانی بۆی هەیە یاخود لە هەندێک حاڵەتدا دەچێت بڵێن سوودیشی بۆی هەیە؟ بەڵێ طبعاً داخستنی کونیلەکان عادەتەن کە ئەم کونیلانە کەوتمان دەرچەی ڕژێنە چەورەکانە ئەم چەوریەکە کە ئەفرازە بێتوێتە سەرەوەی ڕووکەشتی پێست کە یەتە سەروانێ هەوالی ئەیاوە لەگەڵ ئەوەش ئەمە لەسەر پێستمان بەکتریاژی احتیادی و لەگەڵ چەند بڵێن فطریاتێکمان هەیە ئەمانە بڵێن کۆمیان ساڵی بە سلمی ئەژی لەسەر پێستمان ئەگەر بێت ئەو کەسە بەسەرەن دەموچای بڵێن لە ڕۆژی کا دوو جار نەیشوە یان تاپاکی ناکاتەوە بە شێوێکی تەندروست ئەمەش لەگەڵی ئەچێتە ژوورەوانێ لەگەڵ ئەم کونیلانە و داخە بەهۆی کیراتینەوە داخرێ ئەو داخستنە بێتە هۆی ئەو ڕەشی خاڵانەی کە لەسەر لوتەیە لەسەر دەموچاو هەیە ئەمێنێتەوە پێڵێن بڵێن کۆمیدۆنیانەوە تا بێ بە خاڵی ڕەش ئەمە بەهۆی ئەو کیراتینەوەیە کە کونیلەکان داخە داخستنەکەشی پێویستەکە پاکی کێنەوە چێکم ئەمیشە بێتە هۆی گەورەبوون و دیاربوونی کونیلەکانمان. دکتۆرە ئەتوانی بەکاری چارەسەرێکەوە سەرقاڵبی من ئەوە تۆزێ پرسیارەی لێ ناکەم تا تۆزێ چارەسەرەکەمان نیشان بدەیت. فەرموو نانە کێشەنی بەڵێ فەرموو. ئەگەر وازح بێ لاتانەوە دیار بێ ئەبینین دەرزیەکان چۆن ئەچێتە ناو پێستەکەوانێ و بە دووسێ ئاراستە ئەچێتە ناوێوانێ لە عینەن پۆینتە لە عینەن نقطەیە کە ئەمە وای لێکە هەم کۆلاژینی ژێر پێستەکە دروست بێتەوە و هەم زیبکە و چاڵ و ئاسەوارەکانیشی داخاتەوانێ ئەو کۆلاژینەی کە دروستە بێتەوە لە ژێر پێستا وای لێکە کونیلەکانمان هەم بچووک کاتەوانێ تونیشیە کاتەوە لە عینەن کاتە. طبعاً ئەو کەسانی کە زۆر ئەشنە بەرخۆر
کۆلاجین و ئیلاستینیان زووترە شکێوەک لە یەکێکە ناچێتە بەرخۆر لەبەرەوە ئەو کەسانە زیاتر کونی لەشیان گەورەترە بێ خۆریشێکێکە لە سەبەبە سەرەکیەکان لەبەرەوە یەکێکیش لەو چارەسەرانەی کە بەکارێت ئەوەیە کە دژەخۆر زۆر زەڕورە بۆی بەکار بێ بە پێی جۆری پێستەکەی بۆی دیارەکرێ و بۆی دانرێ بۆی دانرەوە. دکتۆرە دەمەوێت ئەوە بزانم کە ئەو کەسانی ئەم جۆرە چارەسەریە وەردەگرن و کونیلەکانی پێستیان پاک دەکەنەوە پێویستە لە دوای ئەوە چی بکەن ینی چی شتێکەیە پێویستە لی دوور بکەونەوە بۆنمە تۆ ئاماژت بە زیانەکانی تشکی خۆر کرد چ شتێکی دیکە هەیەکە پێویستە چارەخواز لە دوای وەرگرتنی چارەسەر بۆ ماوەکی کاتیش بێ لی دوور بکەوێتەوە. بەڵێ ئەو کەسانەی کە هەر لەیزەرێ بکەن بە تایبەتی RF یان CO2 و ئەمەش بە تایبەتی ئەوەی کە ئەیکات RFەکە وا باشترە سێ ڕۆژی یەکەم زۆر زەڕورە بەر تیشکی خۆر نەکەوێ تینی گەرمی ئەگەر بڵین ئیشەکەی یا کارەکەی لە بەردەم گەرمی بێ باشترە نەیکایانەوە تا ئەم دوو سێ ڕۆژە دوورکەوێتەوە لێوەی و نەشتنی تاوەکو بڵین 10 ساعات بۆ 24 ساعت نەیشوا زۆر زۆر باشترە لەبەرەوەی کونیلەکانی هەمووی کراوەتەوە معڕەزە بۆ کە هەوا لێ بڵێن معڕەزە بۆ پیس بوونەوە یان بۆ ئەوەی تا خوا نەخواستە ئیلتیهاب بکات کە زۆر 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 دەگمەنە و لەگەڵ ئەمەشە ئەوێ دژەخۆر بەکاربێنێ و شێدارکەرەوە شەوانە بەکارێنن چونکەم هەمان کات ئەم ئیشەی کە ئەکرێ ئەم دەرمانانەی کە بۆی دائەندێ و لەگەڵیشی ئەم لێزەرەی بۆکری ئەگەر دەرمانیشی بۆ دادەنرێ حتا ئەبێتە هۆی تۆزێ و شکبوونەوەی پێستەکە و ئەبێتە هۆی کەمێک لە پێستەکە بێتە کڕێش ئەو کڕێشە ئێمە پێمان خۆشە دروست بێت لەبەرەوەی ئەو کڕێشە یعنی نوێبوونەوەی پێست یان تازەگەری پێستەکە لەبەرەوە شێدارکەرەوەی هەر بۆ دائەندرێ لە دوای سێم ڕۆژە بە پێویستەکە ئەو نەخۆشە بەکاری بێنێ تاوەکو پێستەکە زووتر فڕێ باو کەمترین کڕێش ببینێ بۆ خۆیەتی سراحەتەکە پێی بەو بڵێن مرەتبە بەو شێدارکەرەوەی لە هەمان کاتە زووتریش چاکە بێتوانێ ئەم لەیزەری RFەکە کە خۆشبەختانە زۆر زۆر کێشەی کەمە و هەموو کاتێک ئەگونجێ بەکاری بێنێ چه هاوین بێ چه زستان بێ بەڵام ئەوەی چەند شتێکە بێ بەکاربێنێ وەکو دژەخۆرە وەکو شێدارکەرەوەیە لەگەڵیشی غسول و ڕۆتینی تایبەتی خۆی کە هەموو کەسە پێویستەکە بەکاری بێنن. دکتۆرە خانمانم کیاجەکەن فاوندیشن و ئەو میکەپەی کە ئاچێتە سەر پێست کاریگەریکی خراپ دروست ناکە ئەگەر لە ماوەیەکی کورت لە دوای چارەسەری وەرگرتنەکە بەکاربهێنرێت. بەڵێ مەبەستت ئەوەیە لە دوای لێزەرەکەەوە میکەپکە؟ بەڵێ. باشتر وایە ئەو ڕۆژە نیکا لە بەرەوەی دەبووچاوی خاوێنە هەموو کونیلەکانی کراوەتەوە وەکو بڵین ئێمە پەنجەرەیەکمان هەیە و پەنجەرەکەمان کردوێتەوانێت ئیتر هەر شتێ بێتە ژوورەوانێ مهەیە ئەبێتە ژوورەوانێ قابلی ئەوەی هەیە قبوڵی ئەو شتانە بکەین بەڵام کە تۆ بڵێن تاوەکو ئەمڕۆ بڵێن لێزەرەکەی کردووە وا باشترە ئەمڕۆ مکیاجەکە نەگە احتیاجی سبێنێ وەکو ڕۆتینی خۆی مکیاجەکە دژەخۆر بەکارێنێ ئەمانە هەمووی پێوەستە ئەتیادیە توانی بەکاری بێنێ بەس تکایەکەم هەیە پێش هەموو شتێک پێشەوەی مکیاجکە ئەو کەسە تەمان دوایانەکەی هەڵەسە دەموچاوی شوا کێشەی نییە پێشەوەی مکیاجەکە بکات دژەخۆرەکە بەکاربێنێ 20 دقیقە پێش چوونە دەرەوە لە دواتریش ئەتوانم مکیاجەکەی بکات بەسەر مەهینەکەیەوەی بەسەر دژەخۆرەکەەوە هیچ کێشەیەکی نییە. زۆر چاکە.
ئەم کاکەیە وەکو دیقەت بن پەڵەشی هەیە و کونیلەکانیشی گەورەیە و چاڵ و ئاسەواریشی هەیە هینی کۆن ئەمە وەختی خۆی دیارە زۆر لەبەر خۆرابووە و هەم هەتا پەڵێک بۆ کردو سووتانەتی و هەم لەگەڵیشی ئەم شوێن و ئاسەواری زیفکەی کۆنی هەیە کە ئەمانش بە لێزەری ئارەفەکە چارەسەرە بێ. هەنێک کات لێزەری ئارەفەکەش جاری وا هەیە ئەتوانین تەخشیری کیمیایی بۆ بەکارهێنین ئەگەر ئەمەشی بۆ بەکارهێنین تەخشیرە کیمیایەکە کە بۆی بەکارهێنین عادەتەن تەخشیری کیمیایی ساردی بۆ بەکارهێنین ئەم تەخشیرە زۆر ئیستیفادەی لێکا لە هاوینیشە احتیاجی بەکارێ پێشتر ئەو تەخشیرە بەس تەنها لە زستانە ئەمانتوانی بکەین بەڵام لە ئێستا خۆشبەختانە لە هاوین شاتوانین بکەین کە کێشەی زۆر کەمترە ئەمە هەم وای لێکا کونیلەکانی توم بێتوانێ و ڕێک بێتوانێ هەم لەگەڵیشی کۆلاجین نەژرە و دروستەکە و پەڵەکانی شێکڕەن نەکات چونکە تەبەخەیەکی سەرەوەی پێست ڕۆکەشی پێست هەمووی تەخشیرەکە و لای ئەبا بە ئامێری دەرماپین ئەکرێ عادەتەن ئەو تەخشیرانە تەخشیرێکی تایبەت هەیە ئەمان بە ئامێری دەرماپین ئەکرێت کە ئەمەش ئەم ئامێرە عادەتەن ئەمیش دەرزیەکی تایبەتی لەگەڵایە ئەم دەرزیانە وای لێکا کە بە شێوەیە بچێتە ژوورەوانێ کە عزیەتی پێستەکە نەیات و لەگەڵیشی زۆر بە نەرمی و بڵین بە ئاسانی تەخشیرەکە بووەکە و ڕووکەشی سەر پێستەکە هەمووی بۆ لا ئەبا ئەمەش لەگەڵ تەخشیرە کیمیایەکە عادەتەن کە بەکاری هێنین زۆر کەم عزیەتی هەیە بگرە عزیەتێکی زۆر کەمیشی هەیە پێش هەموو ئیشێکیش ئێمە خۆمان هەر بەنجی بۆ دانین پێش 20 دقیقە 25 دقیقە بەنجەکەی وەرەگری هەتاوەکو ئازاری کەمتر بێ و پێستەکە حاضر بێ بۆ ئەوەی کە ئەو شتانێکە بۆ بەکارێن چکە لەوەی کە پاکمان کردوێتوانێت و بەنجەکەشی بۆ دانین حاضر بێ بۆ ئیشکردن و لەگەڵیشی تاوەکو پێستەکە پاکتر و گەشاوەتر ئەو دەرمانانە وەرگێ و سوودەکەی زیاتر بلێ ببینێ. دکتۆرە بۆ پاکردنەوەی کونیلەکانی پێست و بۆ پاکردنەوەی پێست لە ئێستادا ئەو چارەسەری کە زۆر باوە لە نێو خانمان و پیاوانیشدا بە هەمان شێوە هایدرۆفیشیاڵە دەمی باسی ئەم جۆرەمان بۆ بکەی لە چارەسەری. بەڵێ طبعاً هایدرۆفیشیال ئاسایی بۆ هەموو کەسێک گونجاوە بۆ هەموو تەمەکنێکیش گونجاوە بەڵام هەنێک کات هەیە لە ئەگەر هات و زیبکەکانمان زۆر ئاکتیڤ بێ یانەوە تا گەورە بێ زۆر ئەلتیهابی هەبێ پێویستە کات چارەسەر وەرگرێ بەنسبەت پاکردنەوەکەوە یعنی ئەمە کێشەنێ دوایی بۆتان تاواکەم بەنسبەت پاکردنەوەکەەوە حەزەکەم چەند شتێکت بۆ ئاماژە بکەم پاکردنەوەی دەموچاو طبعاً وەکو باسم کرد بە پێی سیراماتە ئەم سیرەمانە عادەتەن لە ماڵەوە بەردەست نییە هەمووی لە ناو جیهازەکان هەر سیرەمە و بابەتێکی تایە دەرمانێکی تایە کە ئەمە هەم بۆ پاکردنەوەی هەم بۆ کۆنتترۆلی چاورەکانی ژێر پێستە ناهێڵێزی بکە دروستکاتەوە ئەنتیبایۆتیکی تایە ئەنتیمایکرۆبیل ئەمانە هەمووی وای لێکا کە پاکردنەوەی ئەو میکرۆب بەکتریا و پیسی لە ژێرەوەی هەمووی دەربێنێ و هەروەها گلایکۆلی تایە بۆ کۆنتترۆلی چاورێکە و هەروەها ئەسیدێکتریتیا بۆ شێدارکردنەوە و نەرمکردنەوەی پێست عادەتەن ئێمە بەدەمێکی تایبەتی هەیە ئەم دەمە خۆی عادەتەن وا دروست کراوە کە بە شێوەیەکی دائیری بڵێن کونیلەکان پاکە کاتەوانێ و هەڵێمژێتەوانێ ئەمەش وا ئەکا هەم تەقوەک و بڵێن سۆفت تەخشیرێکە بڵێن تەخشیرێکی زۆر خەفیفە عزیەتی پێست نایە و هەم پاکردنەوەشی بۆکە جگە لەمەش ئەم دەمە خۆی دیسپۆزەبڵە تایبەتە هەر ئەو کەسەی بۆی بەکارێت و دوایەوە فڕێرێ دیسپۆزەبڵانە بە هەمان کات دوای ئەوەی کە بڵێن ئەم سێ خەتواتانەمان بۆ بەکارهێنا بۆ پاکردنەوە بۆ کۆنتترۆلی کونیلەکان دواتر دەستەکەین بە بڵێن بە سێ دەمی تایبەتی هەیە بۆ تونکردنەوە بۆ ئەمان RF بۆ ئەوەی کە سووری خوێن چالاکە و ئەمەشیان بۆ بەرزکردنەوە بۆ بڵێن دروستبوونی کۆلاجین بە شێوەیە کە تاوەکو پێستەکە تون بێتوانێت ئەمەشیان وەکو بڵێن دەمێکی ساردی لەگەڵایە تاوەکو پێستەکە هێور کاتەوە ساردی کاتەوانێت دواتر لە ئیشەکە خۆی دەمەکە ئەچێتەوە ناو جیهازەکە خۆی و تعقیمێک کاتەوانێت چ لە ناو تیوبەکە و چ لە ناو جیهازەکە هەموو تعقیب بێتەوە بۆ ئەوەی کە جارێکی تر بەکار بێتەوە بێکێشە بشێکم ئەمە لەگەڵ پێستە مامەڵاکە ئەم مامەڵاکردنە هەر پێستە و جۆرێکە هەر پێستە و کێشەیەکی هەیە لەبەرەوە نابێ هیچ پێستێک بەرکەوتەی لەگەڵ پێستێکی ترا هەبێت لەبەرەوە خۆی تعقیمێک کاتەوانێ و بەبێ کێشە ئیشی لەسەرەکەینەوانێ وەکو باسیشم کرد دەمەکەشی دیسپۆزەبڵە ماوەی چەندی جارێک پێویستە ئەم چارەسەریە ئەنجام بدرێت دکتۆرە بڵین بەپی کەسەکانە هەیە 6 جارێکە هەیە بانی جارێکە هەر حەسەب کێشەکانی هەیە ئەوەی کە کێشەی زۆربێ وا باشترە لەژێر چاودێری بێ هەم عیلاجی بۆ وەرگرین
حەبی بۆ هەبێ یانەوە تا پاکردنەوەکەی پرۆتۆکۆڵێکی بۆ دانین بە پێی کێشەکانی بۆی جیاکرێتوانێ لەگەڵ ئەمانەی کە بۆی پاکرێتەوانێ شەرت نییە بڵێن وەکو چارەسەرە ڕاستە بەڵام شەرت نییە ئەو کەسە خۆی بڵێ من ئەمڕۆ کردومە بە هەفتەیەکی تش دووبارەکەمەوە ئەوەش تۆزێ زیایە پێویست ناکە بڵێن لەمانێکە دوو جار سێ جارێک پێویست ناکە ئەگەر خۆی کێشەیەکی گەورەی نەبێ لەگەڵ ئەمانەشە بێ عیلاج وەرگری ئەگەر کێشەی گەورە بوو و دوایەوە هایدرۆفێشەڵی بۆکەن لە پاش هەموو هایدرۆفێشەڵێکا بیرم نەچێ باسکی تایبەت هەیە بۆی دائەنرێ کە ئەم واسکەوای لێکە هەم کونیلەکانی کە پاک بۆتەوانێ هەمووی کۆنتڕۆل کراوە بەم هەموو ئەسیدۆ بەم گلایکۆلیک ئەسید و سالیسیک ئەسیدەی کە تایبەتن بۆ پاکردنەوە و خاوێنکردنەوە لە پاشانە ماسکێکی بۆ دانێن بۆ ئەوەی کونیلەکان هەم کۆنتڕۆلیکا و هەم تۆنی کاتەوانێ و پێستەکە تازە و بە شێوازێکی ڕەونەق دەرەکەوێت دواتر. سپاس بۆ تۆ تەواوی زانیارەکانت دکتۆرە زۆر سپاس بۆ دکتۆرە ئاڵا فەریدون کە پسپۆڕی نەخۆشەکانی پرس و جوانکاریە لەگەڵمان بەڕێز زۆر سپاس دکتۆرە خۆشەویستان بەم تۆری باین باشکرد و ساژ بەمیاندەری دکتۆرە ئاڵا پێشکەش کرا.